بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ درێژەدان بە گفتوگۆ دیدارەکەمان لەگەڵ زۆبڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی. مامۆستا گیان بەر لە پشۆکە من پرسیاری ئەوم کرد لە ڕووی بیری ئاینی و لە ڕووی قوڵبوونەوەی مامۆستا عەلی باپیر لە بواری فکری و فقهی و شەریعەی ئیسلامیەوە دەوترێکی لەو کتێبانەی کە کاریگەری لەسەر ئێوە دروست کردووە کتێبەکەی ئیمامی غەزالی ئەحیا علوم الدین بووە و پاشانیش کتێبەکانی مامۆستا مەلا محەممەدی شارەزووری کە لەو دەمەیە هەندێک لە مارکس و داروین و فروید لە تراز و ژیریدا ئەم کتێبانە چەند کاریگەریان لەسەر جەنابەتە بۆ ئەوە ڕاستە من هەر لە ژیانمدا دیارە زۆر ئەهلی مطالعە بووم هەندێک جارە بۆ خۆشی بە مناڵەکانی خۆم دەڵێم بۆ شت ناخوێنەوە من لە یەکی سەرەتاییەوە مطالعەم کردووە لە یەکی سەرەتاییەوە مامۆستایەکمان نامیلکەیەکی هێنا شێری ساختە گوتیە و نامیلکەیە بخوێنەوە لە یادمە بەدەفلز بوو ئیدی ئێستا شەندی لە شێعرەکانی ئەو نامیلکەیم لەبەرە من کە هاتمە سلێمانی وەکو گوتم کەوتمە ناو ئەو کەش و هەوای فیکری و سیاسی ململانێ دیارە ئەوە هانی دەم کە هەوڵدەم قوڵ ببمەوە بەڕاستی من اعتیمادم زیاتر لەسەر قورئان بوو تێگەیشتن لە قورئان بەڵام دیارە پێشێ تااقەتم بەوە نەدەشکا کە خۆم ڕاستە خۆی لە قورئان تێبگەم لەبەرەوە هەر کتێبێکم کەوت با بەردەست دەم خوێنەوە بەڵام فعلا ئەو کتێبەی ئەبوو حامیدی غەزالی ئیحیا علومی الدین کە هەندێک لە زانایان دەربارەی گرنگی ئیحیا علومی الدین واتە زیندووکردنەوەی زانستەکانی ئاین گوتویانە من لم يقرأ الإحياء ليس من الأحياء هەر کەسێک ئیحیا نەخوێنێتەوە لە زیندوان نییە کاریگەری زۆری لەسرم بوو بەڵام بەتایبەت لە ڕووی ڕوحی و سلوکی و لە ڕووی ئیمانی و معنەویەوە چکە خۆی کتێبەکە زیاتر لەو بارەوەیە هەرچەند لایەنی فیکریشی تێدایە دەتوانم بڵم لە لایەنی فیکریەوە تەفسیرەکەی ئیمام فەخرەدینی ڕازی دیارە دواتر لە قۆناغەکانی دواتر زۆر کاریگەری لەسرم هەبوو مفاتيح الغيب التفسير الكبيرش ناسراوە هەروەها ئەو کتێبانی کە دەکەوتنە بەردەستم تەمە کتێبەکانی مامۆستای ڕەحمەتی مامۆستا مەلا محەممەدی شارەزووری هەزار ڕەحمەتی لێبێ بەتایبەت یەکەم کتێبی گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ لە گومانەوە بۆ باوەڕ ئەو کتێبەی و پاشان کتێبەکانێکی کە دوایی دەینووسین فروید لە تەراز و ژیریدا داروێن لە تەراز و ژیریدا کە ڕێکەوت لە تەراز و ژیریدا سروش لە تەراز و ژیریدا ئەوانە سوودمان لێ دەبینین بەڵام دوایی من وەک بڵێ بەوانە قەناعەتم نەدەکرد چونکە ئەوانە وەڵامدانەوەی چەند پرسیارێک بوون من ویستم زیاتر قوڵ بمەوە هەتا بیرەوەریی خۆشم هەیە لەو بار لەگەڵ جەنابی مامۆستا شارەزووری ڕەحمەتیدا ئەوەتا بپرسم پەیوەندیتان چۆن بوو لە کتێبخانەیەک من چوومە کتێبخانەیەک لە خوار مزگەوتی خانەقاوە بوو کتێبخانەی مامۆستا مەلا سەعیدی زمناکۆ ڕەحمەتی خوای لێبێ نازانم ناوی کتێبخانەی سەلاح الدین بوو پەرتووکخانەیەک بوو تەماشای کتێبەکانم دەکرد مامۆستایەکی تەڕبوش بەسەر هاتە ژوور من دەمپرسی ئایا تەفسیری ڕوح المعانیت هەیە یا ڕوح البەیان یا ڕوح المعانی بوو ئەویش ئەو مامۆستایش دیارە پرسی گوتی هیچ کتێبی عەسریت بۆ نەهاتووە دوایی ڕووی لە من کرد گوتی دیارە من ئەو کاتە یا لە پۆلی سێی ناوەندی بووم یا لە چواری ئامادەی بووم گوتی کاکە کتێبی عەسری بخوێنەوە من حەزم لە ئیسلامی عەسریە منیش ڕووم لە مامۆستا کرد و گوتم مامۆستا من پێشە دەمەوێت لە ئیسلامی عەسری حاڵی بم دوایی لە ئیسلامی عەسری مامۆستا شارەزووی هەڵوەسەیەکی کرد و قسەکەی پێ لە من گەورەتر بوو دی تۆ چی وتم فڵان کەس لێر لە پەیمانگای ئیسلامی دەخوێنی جەنابەت چی گوتی من محەممەدی مەلا ساڵحی شارەزووری وتم تۆ مامۆستا محەممەدی شارەزووری وتم جا من وەکو کوردەواری دەڵێن لە عاسمانی بۆ دەگەڕام لە عەرزێ مەچین کەوتی وەڵا تۆقێکی گەرم لەگەڵدا کرد و وتم وەڵا من مامۆستا جەنابتم زۆر خۆش دەوێت کتێبەکانتم خوێندوێتەوە ئەوانە و ئەویشتی وەڵا وەک بڵێ وەڵامەکەتم پێ لە خۆت گەورەتر بوو جا من بەڕاستی هەر کتێبێکی کەوتبا بەردەستم دەم خوێندەوە کتێبەکانی محەممەد قوتب کتێبەکانی سەید قوتب کتێبەکانی ئەبوالعەلای مەودودی کتێبی ڕوح الدین الئیسلامی یا عەفیف عەبدولفتاح تەبارە
و لەو کتێبانەی کە چاپ دەگەیشتە دەستمان لە کتێبە عەرەبیەکان تەمان ئەو کاتە کتێبی کوردی بەو شێوە نەبوو. کتێبی مامۆستا عەبدولعەزیز پارەزانی هەبوو، ژیانی پێغەمبەری مەزن صلى الله عليه وسلم سوودمان لێ دەبین لەزەتمان لێ دەکرد. هەندێک لە کتێبەکانی مامۆستا حەبیب محەممەد کەریم ئەو نەبوو، ئەو کات نەبوو، ناوە قۆناغێکی دواتر پەیدا بوون. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس هەزار ڕەحمەتی لێ بێ خوا دەرەجەی عالیکە، دیارە کتێبی شەریعەتی ئیسلامی هەبوو لە 4 بەرگدا و کۆمەڵی کتێبێکی هەبوون، بەڵام ئێمە وەک بڵێ سوودمان لێ دەبینین بە تەئکید، بەڵام دڵمان بەو کتێبانە زۆر پاراو نەدەبوو، چونکە ئێمە بە دوای وەڵامی پرسیارگەلێکدا دەگەڕاین کە هەڵقوڵای واقعەکەی خۆمان بوون. ئەو کتێبانە هەمووی بە تەئکید کاریگەریان هەبوو لەسەر من، بەڵام بۆکو من زۆر جار گوتم ئەوی کە بە کاریگەری تەواوی هەبوو بەڕاستی قورئان دوای ئەوەی کە من لە ڕێی تەفسیرەکانەوە دیارە بە ئاەتەکانی قورئان ئاشنا بووم و هەوڵیشمدا لەو سەرەتا قورئان لەبەرکەم، هەروەها فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەو مامۆستایانش کە دەمبینین بە خزمەتیان دەگەیشتم دیارە و ئەوانەی کە دەرسیان پێگوتووم ڕاستی خۆم بە قەرزداریان دەزانم لە پەیمانگای ئیسلامی و مامۆستایانی دیکە کە بە حوکمی سەردان و هاموشۆ بە خزمەتیان دەگەیشتم لیان بەهرەمەند دەبووم. بەڵام ئەوەی کە لە ڕووی فیکریەوە دەتوانم بڵێم شوێن پەنجەی کەسێک لەسەر حاڵەتی فیکری من نییە سیاغەی کردبێ، بەڵکو زیاتر من سوودم لە کتێب و سەرچاوەکان دەبینی، ئەوە زیاتر ڕەوتە فیکریەکەم لەوەوە بڵین هەڵهێنجاوە، نەک کەسێکی دیاری کراو بوو بێ کە منی لە ڕووی فیکری و پەروەردە کرد بێ، بەس دیارە ئینکاری ئەوە ناکەم کە سوودم لە زۆر لەو مامۆستا و بەڕێزانە بینیوە. ئەوترێت ئەو فترەی کە مامۆستا عەلی باپیر دێتە سلێمانی بۆ ماوەی 4-5 ساڵ لە مزگەوتەکان مێنێتەوە، مزگەوتی گەورە و مزگەوتی خانەقاو. ئەو 4-5 ساڵە تۆ چیت کردو لەو مزگەوتانە؟ خەریکی چی بووی ئەو ماوەیە؟ ڕاستە پرسیارێکی بەجێ. من 1 ساڵ لە بەشی ناوخۆیی بووم کە ئەو کاتە بەشی ناوخۆیی پەیمانگای ئیسلامی هەر لە بەپاڵ مزگەوتی گەورەوە بوو و پەیمانگای ئیسلامی هەر لەناو مزگەوتی گەورەدا بوو. من ساڵێک لە بەشی نێوخۆیی بووم، تەماشام کرد قوتابیەکان کەمیان بەس جدی دەیان خوێند، بەڵکو هەندێکیان پابند نەبوون بە ئەنجامدانی نوێژەکانیشان بە جەماعەت، یاخود هەبوو ڕەنگە هەر نوێژێکی نەکردبێ، کاتێکی زۆریان بە بەلاش دەڕۆیشت، جەوەکەم بەدڵ نەبوو. دیارە من لە ڕانیە و لە قەڵازیە و کۆمەڵی ڕەفیق و دۆستم هەبوون، هەروەها دوای لە سلێمانیش خەڵکێک دۆست و ئاشنامان پەیدا بوون، بەڵام وەک بڵێ و دوای مۆڵەت لێ خواستنیان گوتم وەڵای من پێم خۆشە لەم جەوی ئێرە بچمە دەر، پێم خۆشە لە شوێنێک بم زیاتر سوود لە کاتی خۆم ببینم. ئەوە بوو کە فعلەن چووم یەکەم جار لە مزگەوتێک لە مزگەوتی مەلا عەلییان پێدەگوت لە خوار مزگەوتی خانەقای مەولانە خالید، لەوێ ساڵێک لەوێ بووم، 2 ساڵ لەمەبێت لە مزگەوتی هەلاجەکان بووم، مزگەوتی مامۆستا مەلا ئەحمەدی خوڕخوڕەیی. ئەم فترێت بۆ خوێندنەوە تەرخان کرد بوو؟ بەڵێ 2 ساڵیش لە مزگەوتی مەولەوی بووم کە جەنای مامۆستا مەلا حوسێنی دەشتێوی هەزار ڕەحمەتی لێبێ. ئەو من بۆیە چوومە حوجرە، چوومە مزگەوتەکان لە حوجرەدا دیارە نیشتەجێ بووم، بەڕاستی بۆ ئەوە کە کاتم بۆ بگەڕێتەوە زۆر ڕەغبەتم لە مطالعە و ئەوە بوو. پاشان لە ڕووی عیبادەتی شەخسی و خواپەرستیشەوە کارم لەسەر خۆم دەکرد، زۆر کارتێکرا بوو بە کتێبەکەی ئەبوو حامید غەزالی، بە ڕیسالەی قوشەیری، بە کتێبی الحکم العطائیەی عەتاڵای سکەندەری، کتێبەکانی دیکەی کە باسی بە مەدارج و سالیکینی پاشتر هی ابن قەیم جەوزی ڕەحمەتی خوای لێبێ کە شەرحی مەنازیل و سائیرینە، و کارتێکرا بوو بۆ کتێبان لە ڕووی ئیمانی و ڕوحیەوە کاری زۆرم لەسەر خۆم دەکرد، جاری وا ڕەنگە زێدە ڕۆیشم کردبێ، بۆ وێنە جاری و بڕیارم دەدا تا 4 مانگ هەرچی شیرینە نەیخۆم بۆ وەکو ڕیاضەی نەفس، چونکە ئەهلی تەسەوف زۆر باسی ڕیاضەی نەفس و ئەوانەکەن، جاری و بڕیارم دەدا مەسەلەن گۆشت نەخۆم، یا بڕیارم دەدا کە ئەوە وەکو بڵێ ڕیاضەی نەفس و خۆ عەزیێدان کە وەکو گوتم ئەو کاتە زانیاریەکەم ئەوەندە بۆ ڕەنگە جاری وا هەیە بێئینسافیشم لەگەڵ خۆم کردبێ. باشە تا ئەم ساتە وەختە مامۆستا عەلی باپیر زاراوەیەک یا مستەلحێکی نەبیستۆ بە ناوی ئیسلامی سیاسی یا سیاسەتی ئیسلامی لەو ڕۆژگارەیە. بەڵێ دەوترێت لە 80 بۆ 81 یا 81 بۆ 82 لە نزیکەوە چاوت بە بەڕێزان مامۆستا سەلاحەدین بەهادین و مامۆستا مەلا کارێکەوێت. ئەم چاو پێکەوتنە چۆن بوو، چۆن یەکتریتان ناسی؟ لە ساڵی 82 بوو،
لە یەکێک لە سەفەرەکانمدا هاتبوومەوە بۆ کوردستان لە تارانەوە کاتم لە تاران بووم لەگەڵ چەند ڕەفیقێکی دیکە مامۆستا کرێکاریش کە ئەو کاتە هەر کاک نەجمەدین فەرەجیان پێدەگوت بوو بە هاوڵمان بەیەکەوە چوین بۆ تاران چەند ڕۆژێک بەیەکەوە بووی دوای مامۆستا کرێکار چوو بۆ پاوە بۆ لای تەمان جەنای مامۆستا سەلاحەددینیش کەما لەما بە هەر ئەو کاتن یەکترمان بینی ناسی ئەمە بەبێ پلان و بەرنامە بوو هیچ هەروە حاڵەتێکی ئاسایی بوو مامۆستا سەلاحەددین تەشریفی هات یەکترمان بینی لە تاران یەکترمان ناسی دوایی مامۆستا سەلاحەددین گەڕای بۆ پاوە نازان مامۆستا کرێکاریش هەر لەگەڵ ئەو شویان دوایی چوو کە ئەوان ئەو کاتە دیارە ویستیان ژموژۆڵێکی ئیسلامی پێگوێن بە ناوی ئەنسار تۆ چۆن ئەمەزانی قسەتان کرد لەبارەوەی ئێوە ئەوان بەڵێ باسییان دەکرد باسییان کرد دوای من چوو ماوەیەک لە پاوە من چەند ڕۆژێک لای مامۆستا سەلاحەددین و باسی ئەویان دەکرد ئەو دوایی لەگەڵ ئێران نەگەیشتە ئەنجام ئەو جموژۆڵە وەک بڵێ نەخشیان بۆ دانابوو بەڵام نەچوو حاڵەتی فیعلیەوە جا من بەڵێ لەو ساڵی 82 هەم مامۆستا کرێکارم ناسی کە وەکو گوتم ئەو کاتە تەنیا پێیان دەگوت کاک نەجمەدین فەرەج و مامۆستا سەلاحەددین بەهادینیشم ناسی باش بکرێنەوە بۆ سەردەمی وەرگرتنت لە کولەی نەجەف دەوترێ تەنگەژەیەکت بۆ دروستە بێ لە ساتە وەختی خوێندنابەوەی کە داوای نووسینەوەی داڕشتن و ئینشایەکتان لە یەکن بووی کە ئەم لەم داڕشتنە یا ئەبێ وەسفی سەدام کە یا ئەبێ زەمی خۆینی بکەیت ئەم حکایەتە چۆن بوو هەڵوێستی تۆ چی بوو لەو کاتە ئەم حکایەتە لە سلێمانی بوو پێش نەجەف حکایەتی نەجەف شتێکی کە بوو بەڵێ لە سلێمانی من لە ئیمتیحانی بەکالۆریش بڵێن ساڵی شەشەمی ئامادەی فعلا ئینشامان بۆ هات بۆ ئینشایان پێدەگوت بە کوردی پەخشان کە دوو پەخشانمان بۆ هاتبەوە بە عەرەبی تەوان لە مادەی ینی زمانی عەرەبی کە 30 دەرەجەشی لەسەر بوو یەکێکیان مەدحی سەدام یەکێکیان زەمی خومەینی بەڕاستی من نەقەنەعەتم بە مەدحی سەدام هەبوو نە بە زەمی خومەینی لەبەرەوە ئەسڵەن ئەوانش گوتویان دەبێشی لەو دوانە بنووسی من هیچم نەنووسی ڕەنگە خەڵکێک پێی سیر بێت ئەمە کاتە ڕەفیقە قوتابیەکان پێیان سیر گوتانە بۆ چۆن شتێکن نووسی دیارە من لە زمانی عەرەبیدا مسەیتر بووم دەمتوانی شای زۆر چاک بنووسم بەڵام بڕات بە نووسینەکە نەبوو گوتم ئاخر من قەنەعەتم بە شتێک نەبوو بۆ من نانووسێ گوتیان چۆن بۆ نانووسێ گوتم وەڵا ناتوانم بینووسم نە قەنەعەتم بۆ هێ مەدحی سەدام بکەم نە قەنەعەتم بۆ زەمی خۆمینی بکەم لەبەرەوە ناتوانم شتێک بڕوان پێ نەبێ ناتوانم بینووسم فعلا 30 پلەم لەدەست چوو ئێستاش ئەگەر تەماشای دەرەجەکانم بکەی پلەکانم لە زمانی عەرەبی هەفتام هێناوە واتە هەفتا لە هەفتام هێناوە 30 دەرەجە ئینشام ڕۆیشت ئەمە ساڵە دیارەکەم بووم لە ساڵی شەشەمی ئامادەی پەیمانگای ئیسلامی جا بەسەرهاتی ئەو نەنووسینی ئەو پەخشان و ئینشایە لە سلێمانی بوو لە نەجەف من ساڵێک تەوان لە نەجەف خوێندم ساڵی 81 ئەو ساڵم بەڕاستی وەکو دەڵێ بە جڕەجڕ تەواو کرد زۆر بە حاڵەتێکی ناخۆش ئەو کاتە گەرمەی شەڕی ئێران و عێراق بوو ڕژێم زۆر هەستیار بوو بەرامبەر بە هەر کەسێک کە ڕیشی هەبوو هەر کەسێک کە دوور کاتنوێژی دەکرد هەر کەسێک کە کتێبێکی ئیسلامی دەخوێندەوە چاومان لەسەر بوو و ئەو ساڵە لە کۆلێژەکەی ئێمە چەند کەس جیران بە نوێژی نوڕۆ دەکەوتنە دوای خەڵک ڕاویان دەنان و بە دەمانچە ینی من ئەو ساڵە هەر بە ئوعجوبە نەجاتم بوو دوایی بۆم دەرکەوت ئەو کەسە کە بەرپرسی یەکێتی قوتابیان بوو ئیتیحادی تەڵەبان پێدەگوت کە ئێستا لە بەغدایە برادەرمە تەبان سەبیح ئیلیاس و هاوسەرەکەی نەدە سوودانی لەگەڵ خۆمە ینی پەرلەمانتار لە ئەنجومەی نوێنەران ینی 2 ساڵ لەم پێش یەکترمان ناسیەوە بۆی باز کردم گوتی ئەو ساڵە 20 راپۆرتم زیاتر کە لەسەر تۆ هاتۆ دڕاندووە تاوان من بۆ ساڵی دووەم چوومە بۆ دەوام کە چوومەوە گوتی فلان کەسەوە هاتوویەوە دەوام بکەی گوتم بەڵێ تی تۆ دەزانی چیت کردووە چی لەسەر هاتووە گوتم تاوان ئەو کاتە ئێمە دەرسێکمان هەبوو دەرسی ثەقافە قەومی الثەقافە القەومیە من لە ئیمتیحانی سەری ساڵ جامی غەزەبی خۆم بەسەر ڕژێمی بەعس و بەسەر سەدام و بەسەر ئەواندا ڕشت بوو هەرچی لە میانی ئەو ساڵە سەرەتای ساڵەوە پەنجی خوار بوو لە دڵ خۆمدا پەچنی بووم لە دژی بەعس و کە بۆم نەدەگوترا هەموو خز بۆ سەر کاغەز هەر بۆ خۆشم دای خۆم پێ سەیر بوو ینی لە ڕاستیدا هەڵەی وەڵامی تاقیکردنەوەکە بەو
بۆ مەڵامدا بۆ ینی ئێستا زۆر خۆم پێ هەڵێ ئەو کاتە کە پێم عجیبە ینی بەچ عقلێک من ئەوە هەرچی جامی غەزەبی خۆم بەسەر بڕژین بە عەزدا ڕشتومە و نیشایەکی دە 12 لاپەڕەیم ناوی خۆشی لەسەرەوە بەڵێ بێ ناوی خۆشمی لەسەر و کەچی چوومەوە دەوام بکەم ئەو برادەرە بەڕاستی خوا پاداشی داتەوە وتی فلان کەس هاتووی دەوام کەی وتم بڵێ وتی بڕیاری گرت نەدراوە هەر بە پەلە پرۆزە خۆت دەرباسکە هەر بت بین دەتگرن وتی من پار 15-20 راپۆرت کە لەسەر تۆ نووسراو نووسیومە دڕاندومە نەمهێشتەوە بەڵام ئێستا بڕیاری گرت نەدراوە تۆ زانیت چ نووسیوە لە دەرس لە ئیمتیحانی ثەقافە قۆمی وتم ئەرێ وتی هەتا زۆر خۆت دەرباسکە ئیدی یەکسەر هاتمەوە بۆ ڕانیەکە هاتمەوە تەمان لە ڕانیە مختار هەزار ڕەحمەتی لێ بێ مام ساڵح گوتی فلان کەس دایرێ منیان تەبلیغ کردو ماڵی ئێوەیان پێشاندم ڕەنگە بە تەمابن بتگرن ئیدی ئەوە بوو من خۆم پەنهان کرد هەتا دوایی خۆم دەرباز کرد لە ڕانیە و وەکو کوردەواری دەڵێن لە حیکایەتان داهاتوە دەڵێ پشتی لە ئاوەدانیان کرد ڕۆی لە سۆڵەوانیان کرد بەڵام لە ڕانیش دەرباز نەبوویت دەوترێ ئەو کاتەی کە مامۆستا عەلی باپیر ئەبێتە ئیمام و خەتیبی یەکێک لە مزگەوتەکانی ڕانیە ساتە وەختی نووسینی کتێبی ئیسلام و ڕێژکانە بێت پێم وابێ لەو کاتە هەڕەشت لێکراوە ئەو حکایەتە چۆن بوو هەڕەشەی کوشتنیان لێ ئەوە دواتر بوو کاکە فەیسەڵ دوای ئەوە تەمان لە ساڵی کۆتایی هەشتاویەک من دەرباز بووم بۆ کوردستانی ئێران 6 مانجێک لێ بووم دوای چوون بۆ تاران 6 مانجێک لێ بووم دوایی چوینە ناو ساڵی کۆتایی 82 سەرەتای 83 من ئەوجا گەڕامەوە یەکێک لە ڕئیس عەشیرەتەکان کە کاک حەمەی کانەبیاغای پێ دەڵێن حاجی حەماغا خوا پاداش دێت و ئێستاش هەیە تەمە لە هەولێردا دەنیشێ ماوە ئەوە بەڕاستی کۆمەڵێک مامۆستا مەلا سەید سولەیمان و مامۆستا مەلا ئەحمەدی قازی سکتانی و مامۆستا مەلا سەید کاکە و ئەوانە چوون تەکلیفیان لێ کرد کە فڵان کەس کێشەیەکی وای هەیە لەگەڵ ڕژێم و ئەمجا ئێستا گەر بێتەوە دابنیشێ و پاشان ڕێگەی بدەن بە وەکو مامۆستایەک دەوری خۆی ببینێ ئیدی ئەوە بوو کە تەفسیلاتی زۆری هەیە لەگەڵم هات بۆ لای نەقیب ئەنوەریان پێدەگوت کە مدیری ئەمنی ڕانیە بوو و توێژێکی گەرممان بوو دیارە ڕۆژە من بە ڕۆژوو بووم دەمبیست کە ئەوانە کەسێ بیانێ تەسفیەی کەن ژەهری بۆ لە چا دەکەن من بە حەقت هەر بە ڕۆژوو بووم یان دووشەمبوو یان پێنجشەمبوو بۆ چۆن نمەکی ئێمە ناکەی و دیار ئێمە بە خراپ دەزانی وتم نا بە ڕۆژوم هەر بە جدی بە ڕۆژوو بووم دوایی گوتی باشە تۆ بۆ نایە بۆ سەردا ڕۆژووی ئەو ڕۆژە مامۆستا عەلی باپیر ڕۆژوویەکی سیاسی بوو بەست ئەوە شتەکەی ئەوان نەخۆیان هەر خۆت پێشەمان و کاک فەیسەڵەوانی کە شارەزای من دەزانم هەر پێشەم دووشەم ئێستاش بە ڕۆژوو دەبم مەگەر میوانی زەرورم هەبێ چونکە من هەموو جار بە ڕەفیقەکانی خۆشم دەڵێم بە موسڵمانان دەڵێم ئێمەی کە چوار قسە بۆ خەڵک دەکەین ئەگە چوار کردەوەمان زیاد نەبێ بەبەر ئەو ئاەتە دەکەین کە خوا دەفەرمێ لیمە تەقولون ما لا تەفعلون بۆچی شتێک دەڵێن کردەوەی پێ ناکەن بەڵێ ئیمام و خەتیب لەوێ کێشەکەم شارەسەر بوو ئەو جا من هاتم لە هەولێر ئیمتیحانێکی ئیمامەت و خەتابەتمدا دوایی لە مزگەوتی نوڕسی لە ڕانی من تعین بووم بە صفەتی ئیمام یا بە صفەتی ئیمام و خەتیب و بەڵام دەوامم نەکرد چونکە دوایی بوو بە ساڵی 84 دیارە من بۆ جاریەکەم هاوسەرگیریم کرد لەگەڵ خێزانی ڕەحمەتیم ڕوخسار ئیبراهیم ماماغا خوا لێی خۆش بێ کە لە ساڵی 96 وفاتی کرد من کە هاوسەرگیریم کرد مانجێک لە ڕانیە مامەوە چونکە هەم لەلایەن ڕژێمەوە مەترسیم لەسەر بوو هەم لایەنی هەندێک لەوانش کە من دیارە کتێبی پوختەی دەربارەی ئیسلام یەکەم بەرهەمم بوو دوای کتێبی ئیسلام و ڕێژکانم نووسی ئەوانەی کە پەیڕەوانی ڕەوتی مارکسیزم لینیزم زۆر بە کتێبەکەم قەڵز بوون هەتاوانی کە هەرشەی کوشتنیان لێ کردی لەسەر ئیسلام و ڕێژکان چەپ و کۆمۆنیستەکان بوون ئەو کاتە دوای لەوێ هەڕەشەم لێ نەکرا بەڵام دوای ئەوەی کە چوون بۆ گوندی سەرسیان کە لێرەدا پێویستە وەفایەک باسکەم حاجیەغای سەرسیان و کوڕەکانی کا حوسێن و کا حاجی عەباس من دیارە بەهۆی ئەوانەوە لەو گوندە حاوامەوە هەروەکو هاوڵاتیەک لێوێ بووم تەمان مامەسا مەلاسی عەبدوڕەحمانی سەرسیانیش کە ئێستاش ماوە لە حاجیاوە دادەنیشێ بەهۆی ماڵی ئەوانەمە لێوێ نیشتەجێ بووم لێوێ بەڵێ هەڕەشیان لێ دەکردم برادەرانی یەکێتی زۆر قەڵز بوون دیارە بە وتارەکانی من بە جموژۆڵەکانی من کە دیارە دەیانزانی من لە ڕژێم قاچاغم دەیانزانی کە ڕژێمیش دانی لەگەڵم ناکوڵێ و من خوێندنم بەجێهێشتووە و
ڕژێم لێم دەخەفتێ کە دوایی تەمە لە سەرسیانیش نەحاوامەوە چونکە ویستیان بمگرن دیسان جارێکی دیکە چوومە گوندی گەڵوی ماخۆ بزنان بەڵام بەرحاڵ بە وجودی من قەڵس بوون ئەو کاتە خۆ دەزانی ئەوان وەکو دەروێشی گەرمەتەری قەت زۆر گەرم بوون لە مارکسیزم لینیزمدا دەیانگوت کورد ڕزگار نابێ ئیلا لە ڕێی مارکسیەتەوە نەبێ زۆر بە توندی زۆر بە گەرمی گربوویان هەر کەسێک نەقدی مارکسیەتی کردبایە نەقدی علمانەتی بەگشتی کردبایە یاخود باسی ئیسلامی کردبایە ئیسلامێک کە دەبێت خەڵک بجوڵێنە ئیسلامێک کە دەڵێ دەبێت میلەتان بە ئازاد بن سەرفراز بن ئیسلامێک کە مافی نەتەوایەتی تێدا بە ئیسلامێک کە چارەسەری کێشەی نەتەوەیی بکە کێشەی سیاسی بکە دەیانگوت نەخێر ئەوان بە زۆری کە تەماشای ئیسلامیان دەکرد دیارە من لە کتێبی ئیسلام و ڕێچکاندا سێ لە وتوێژەکانی خۆم کە وتوێژی واقعی بوون لەگەڵ لە هەندێک لە بەرپرسانی کۆمەڵەی کوردستانی ئێران و ئەوانی کە لەگەڵ هەندێک لە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی ڕوویانداوە لە نێوانی من و ئەواندا سێ وتوێژی تێدا بوون دیارە زۆر پێخەڵس بوون ئەو کتێبە ئەو کاتە 5,000 نوسخەی لێ چاپکرا 2,500 نوسخەی بەزە سلێمانی فرۆشراتەوەن و هەندێک لە نوسخەکانی لە هەندێک لە شوێنەکانی کوردستان کۆکرا بۆ سووتێنرا بوو لانی برادران کەوان ئەو کاتە لە گەرمەی مفاوەزەدا بوون لەگەڵ ڕژێم بەڵێ هەڕەشە دەکرا تەوان من نازانم بەڕاستی لە چه ئاستێکدا بووە مەرجینە لە ئاستێکی مرکزیەوە بوو بێ ڕەنگە بەرپرسێکی ناوچەی بوو بێ یا شتی میزاجێکی شخصی پاڵی بە هەندێک کەس باشە دواتر چینە سەر وردەکاری مامۆستا من ئەمەوێ ئێستا پرسیاری ئەو بکەم لەو یەک دوو سەردانی مامۆستا عەلی باپیر بۆ ئێران چێت بینی چیت کرد لەوێ هیچ پرۆژەی بیرۆکەی ئیسلامی سیاسی و سیاسەتی ئیسلامی گەڵاڵە نەبوو لەو ساتە وەختە لای مامۆستا عەلی باپیر سەردانەکان چی بوون چۆن بوون لە ڕاستیدا من 6 مانگ لە کوردستانەکەی مامەوە لە سەردەشت بەڵێ لە دەیەک لە نێوانی سەردەشت و بانە کە بە ناوی بەردەڕەش و لەوێ دەم خوێند لای مامۆستا مەلا محەممەدی بەردەڕەشی کە 2 ساڵەمە پێشوفاتی خوێندنی ئاینی خوا دەرەجی عالیکە بەڵێ هەر فیقهم دەخوێند و دەرسیشم بە هەندێک لە فەقیەکان دەگوت و جەولەشم دەکرد بەسەر دیەکاندا و بەسەر فەقیەکان و لەگەڵ مامۆستایاندا دەنیشتم و دەهاتمەوە جاجار بۆ ماڵ و بەسەردانی باب مدایکمەوەوان ڕەحمەتی خۆیان لێبێ 6 مانجێک لێوێ مامەوە لەو 6 مانگە من فێری فارسی بووم هەر بە هەوری خۆم و دوایی چوومە تاران لە تاران بینایەکی لەو پێ دەگوترا ساختمانی جونبوشهای ئازادی بەخشی جیهان يعني بناية الحركات التحررية العالمية شتيجي وابو هنديك خلشي ليبو حركة فتحيان بيكينابو ايش كان بناي الشيخ محمد حاتمي اما ما ويك ليبو وكو حاوانه وليبو ان الراسي دا ديارة جازر مناقشات تيجي الشيعة والسنة ما عندبو بلا من هيج بربرسيش ايراني من نبين الراسي دا وكاتا ديار من شر ديار نبوم او كاتا گەنجێک بووم تەمەنی 20 ساڵ و 21 ساڵ ئەوانە ئەو کاتە پرۆژەیەکی ئیسلامی ڕوونم نەبوو چوارچێوە دار و ڕوون بە زەوەندەی هەست و نەستێکی ئیمانی و ئیسلامیم هەبوو و لە ڕژێمیش قاچاق بووم و برادرانی علمانی و مارکسیش دانیوان لەگەڵم نەدەکوڵی و دەشتویست بخوێنم ویستم لە تاران لە زانکۆ بخوێنەوە و کە خوێنەکەم بۆ نەکرا و هەر ئەو کاتە کە لێ بووم بۆ یەکەم جار و دووەم جاریش دیارە مامۆستا هەژاری موکریانیشم بینی لە کەرەچ سەردانم کرد ئەمە ئەو کاتە هەندێک شیعرم نووسی بوو چون پێشانمدا شعری ئاینی بوون یا شعری ئاینی و نەتەوەی و سیاسی و نا شعری ئاینی و نەتەوەی سیاسی تێکەڵ ینی وەکو بڵێ جموجۆڵێکی شعری مقاومە بووە بەرگری بوو ئەدەبی بەرگری بوو دیار بوو کە شعرەکانی تەماشا کرد وتم مامۆستا ئەو شعرانت پێ چۆنە نەمگوتی منن گوتی ئەوەی ئەو شعرانی نووسیوە دەتوانێت خەڵکی تێبگەێنێ بەڵام وەزن و قافی و چێش و سەروان لەنگی تێدا هەیە بۆی ڕاستکردنەوە ئەوانە و دوای کوتی چێنەوانە کوتم وەڵای منن دیارە تەرحیبی پێکردم و پیاویش زۆر بەڕێز بوو بەو شێوێ بوومانەوەکەم لە تاران و لە کوردستان ئێران لە ڕاستیە زیاتر و خۆحاوانەوە بوو زیاتر خۆ دەربازکردن بوو لە مەترسی ڕژێم کە وەکو گوتم ئەمری گرتنم هەبوو دوای کە هاتمەوە کێشەکەم چارەسەر بوو کەوتمەوە جەولە و گەڕان بە دێهاتی کوردستاندا بۆ شەدەڵە و سەرگەڵ و بۆ زۆر لە دێهاتی کوردستان ناوچەی خۆشناوەتی و ناوچەی بەری مەرگە و جافەتی و پشدەر و بیتوێن و دووبارە ڕژێم کێچیان کەوتەوە کەوڵ و خەڵکی دیکەش هەبوو کە هەر بە دیسا بە جموجۆڵەکانی من ناڕەحەت بوون ئیدی ئەوە بوو کە من ئەو جارە بۆ خۆ پەنادان ئەمجار چوومە گوندێکی چەپەک لاپەڕ کە
گوندی گەڵوویە کە زۆر کەس بە هەڵەوازدا من خەڵکی ماخۆ بزنانم تەمان بۆ زانیاری جەنابەت و بینەرانی بەڕێزیش گوندەکە بۆ خۆی گەڵووی پێ دەڵێن گەڵوو واتە شی و دۆڵ وەکتون گەڵی عەلیبەک گەڵوش ینی گەڵی واتە شی و چکە لە نێوانی دوو چای بەرزدایە خەڵکەکە پێیان دەگوترێ ماخۆ بزن ماخۆ ینی خاوەن واتە بزن بەخەون وەکو چۆن بە خەڵکی دوو گۆمان دەگوترێ مندەمەرە واتە خەڵکەکە پێیان دەگوترێ مندەمەرە چوە مەڕ بەخێو دەکەن و هەروەها سێ سوار گوندی کەیلێن تەمەن زەنگڵان و مەمکان و جەلکان و زۆر باشە مامۆستا گیان ببەخشە لەبەر تەواوبوونی کاتی حاوانەوە لەوێ لە گوندی گەڵوی ماخۆ بزنا دیارە بووم بە مەلا ئیمامەتیم دەکرد ساڵ و نێوێک لێ مامەوە زۆر باشە ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان کۆتایی پێات کاتمان تەواو بوو هەوڵین لە ئەڵقەی دوم و ئەڵقەی سێ هەموو تاوکردنی تەوەرەکانە درێژە بە گفتوگۆ بکەین بەڕێزان ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر کۆتایی هات تا ئەڵقەی دووهەم بەخواتان سپێنی خواتان لەگەڵ سوپاس مامۆستا گیان